تا ئێستا لە سنووری بەڕێوەبەرایەتی هەڵەبجە نزیکی 50 قوتابخانە زیاتر مامۆستایانی وانەبێژی بەڕێز بایکۆتیان ڕاگەیاندووە و ئەتوانم بڵێم ئەو 50 قوتابخانە تقریبان پێشیان کەوتووە لە خوێندنا و ئێمە بەڕاستی لە ناخەوە دڵمان زۆر عەزیەتبارە بەوەی کە ئەمە ئەکەین بەڵام ئێمە چارەسەرمان نییە بۆ ئەوەی کە ئێستا ڕاستە خوێندکارەکانمان لەناو هۆڵەکانی خوێندنا پەچیان کەوتووە ئەوان ئێمە ئێستا لە بەیاننامەی ئەمڕۆ ئەوەمان ڕاگەیان کە ئێمە پێمان ناخۆشە جیلێکی نەخوێنەوار پەروەردە بکەین چونکە ئیشی ئێمە پەروەردەکردن و پێگەیاندنی قوتابیانە بەڵام هەتا ئەو کاتەی کە حکوومەت جوابمان نەداتەوە ئێمە هەر بەم شێوازە بەردەوام بین و ئێمە ئەم هەفتەمان ناوناوە هەفتەی بەردەوامی و بەرەنگاری ئێمە نزیکی 10 ڕۆژ زیاترە ئەوە تا لەسەر شەقامین تا ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار جوابی نەداوینەتەوە من ئەوە بڵێم ئێمە بۆمان ڕوون بۆ تۆ کە کێشەی ئێمە مەسەلەی داراییە بۆیە داوا لە وەزارەتی داراییەکەین لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان کۆبنەوە و وەڵامێکی ئەسیح بە مامۆستایانی وانەبێژ بنەوە ئێمە دووبارە لێرەوە ڕایەگەێنین بەردەوامین تا ئەو کاتی وەڵامێکی جددی و ڕێک و پێکمان نەدرێتەوە. ئێمە مامۆستایانی وانەبێژ کە مافخوراوترین چینین لە هەرێمی کوردستان چونکە هەموو ماف و امتیازاتێک بێبەشی لەگەڵ ئەوەشدا بۆشایەکی گەورەمان لە وەزارەتی پەروەردە پڕ کردوتەوە بەهۆی مامۆستایانی وانەبێژەوە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان ساڵانە پێش دەکەوێت بەڵام جێگای داخە لە ڕابردوو تاوەکو ئێستا هیچ کام لە داواکاریەکانمان جێبەجێ نەکرای کە داواکاریەکەش تەنها و تەنها دامەزراندنی مامۆستایانی وانەبێژە نەک بڕەپارەیەکی مەقتوع